سەبارەت با پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی و ئەو گرژی و ئاڵۆزیانەی لە نێوان هەردوو لایەندا هەیە بەتایبەت لە پرسی موچە و کۆبوونەوەی حەزب و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان سەبارەت بەم پرسە و کۆبوونەوەکەی ئەمڕۆی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆک بارزانی لەسەر ئەم بابەتانە بە گشتی گفتوگۆ لەگەڵ بەڕێز عرفان علی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان دەکەم کە لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. مامۆستام کاتتان باش. پێم خۆشە کاتی جەنابیشت باش. زۆر سپاس. پێم خۆشە لە قسەی مستەفا کاظمیەوە دەست پێ بکەین. دەڵێ باشترین بژاردە ئەوەیە کە کۆنفیدرالیەت بە کورد بدەین. بەڕاستی ئەوە قسەی دڵیانە؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله. والله ئەوە قسەی هەر کەسێ بێ بەڵام خۆی سیستەمی سیاسی لە عێراق هەر لە دوای 2003 دیارە کێشەی زۆری تێکەوتووە و تا ئێسەش دوای 21 ساڵ نەتوانراوە ئەو سیستەمە جێگیر بێ لە عێراقا. نەشی عەدڵی پێخۆشە، نە سونی نە کورد. ئەمە ژوای کردووە کە ڕۆژ بە ڕۆژ ئەوەتە دوای 21 ساڵ تۆ کێشەکان هەر بە هەڵباسرایی بمێنێ. مەسەلەی کۆنفیدراڵی ئێمە ساڵی 2008 لە دانیشتنی سەرۆکایەتی هەرێمە باسمان کرد و تەڕەحمان کرد وتمان باشترین بژاردە بۆ ئەمڕۆی عێراق کۆنفیدراڵیە لەبەرەوەی ئەو وەزعی کە ئێستا کوردستانی تایە کۆنفیدراڵیە نەک فیدراڵ، لەبەرەوە باشترین بژاردەیە ئەمڕۆ بۆ عێراق. باشە کە گوتم قسەی دڵیانە یان نا بەڕاستی کاوانە لە دەسەڵاتن ئەم قسانە ناکەن، بەڵام کە لە دەسەڵات نەمان ئیدی ئەم جۆرە قسانە ئەکەن. بۆچی کە لە دەسەڵات بوون ئەمانەیان قبول نەبوو؟ جا بۆیە گوتم بەڕاستی ئەمە قسەی دڵیانە؟ ڕاستە ئێمە خۆ وەکو کورد هەمومان پشتگیری بەڕێز کاظمیمان کرد و هاتە هەڵەبجە پێشوازی لێکرا، لە هەولێر پێشوازی لێکرا، لە سلێمانی. بەڵام داخەکەم ڕاستە فەرمووی لەو کاتاکە لە دەسەڵاتان ئەم قسە باشانە ناکەن، بەڵام دواتر کە دوورەخرێنە لە دەسەڵات ئەو قسە ناکەن. حەقەت ئێمە وەکو عەرزم کردی ئێمە لە عێراقا کێشەی سیستەممان هەیە. لە عێراقا تا ئێستا هیچ پێک هاتەیەک لە عێراق خۆی بە خاوەنی ئەو سیستەمە نازانێ بە تەواوەتی. باشە. ئەی سەبارەت بە کۆبوونەوەی حەزب و لایەنە سیاسیەکان کە لە پیرمام کۆبوونەوە 43 حەزب لەوێ کۆبوونەوە، هەندێک لایەنیش مقاتەعەیان کرد. بۆچی ئەم شتانە بە حەزبی بکەین؟ بۆچی نین ئەم حزبانە لەگەڵ یەکتری کۆ ببنەوە؟ باس لە چارەنووسی موچەکەن هی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. با چێشەمان هەبێ لە حکومڕانی، با چێشەمان هەبێ لە هەر شتێک، بەڵام لەم پرسە هیچ نەبێ با لەگەڵ یەکتریا کۆک بین. بۆچی بچین لە سۆشیال میدیا قسە بکەین؟ بۆچی بچین لە شوێنی تر قسە بکەین؟ بۆ نین لەو کۆبوونانە بەڕاشکاوی قسەکەی خۆمان بکەین؟ ڕاستە خۆی گەورەترین کێشە ناوماڵی خۆمانە. ئەگەر ناوماڵی خۆمان ڕێک بێ، ئەگەر ئەو شپرزەیە نەبێ لە هەرێم، ئەگەر ئەو دوو ئیدارەیە نەبێ، قەتعەن بەغان ناتوانێ ئاوا ئیختیراقی کوردستان بکا و بە ئارەزووی خۆی هەر چەند ساڵ جارێک ئەم کێشانە و ئەم قەیرانانە بۆ هەرێم دروست بکە. یعنی موچەخۆری هەرێم چ تاوانێکی هەیە؟ فەرموو ئەوەتە سەری مانگێ قەرزی کردووە، قستی هەیە بەسەرەوە کەوا خۆشی معاشەکەی وەرگێ لەو لاواڵێ وەڵاوە نادرێ، یا لە ساڵێکا مەسەلەن موچەی دوانی ئەخورێ، یا چەنەها موچەی خوراوە. یعنی ئەوان چ تاوانێکیان هەیە؟ لەبەر ئەوە بەڕاستی ئەو شپرزەیە کە لە ناو ماڵی کووردا هەیە گەورەترین کێشەیە بۆ ئەوەی کەوا بەغا بتوانێت بە ئارزووی خۆی ئەو ئەجندایی کە هەیەی جێبەجێ کا بەسەر کوردستانە. باش مامۆستا بۆچی ئێوە بەشدارتان کرد؟ باشە پێم خۆشەوەم پێ بڵێ ئایا ویستان ئەو قسەی دڵی خۆتانە لەوێ بیکەن و بۆچی لەگەڵ ئەوە بوویکەوان کە بەشداری نەکەن؟ مەبەستم لە 5 حیزبەکەی ترا بە تایبەتیوانی ئۆپۆزیسیۆن. بەڵێ حەقەت هەموو حیزبەکانی کوردستان هەموو جارێ ینی داوای ئەویان کردووەکەوە ناوماڵی کورد ڕێکخرێت، داوای ئەویان کردووەکەوە حیزبەکان لەگەڵ یەک قسە بکەن، داوایان ئەویان کردووە کە سەکۆیەکە بێ هەموو بۆ چوونە جیاوازەکان کۆکاتۆ. ئێمە هەر لەو بوارە مەسەلەن چەند جار وتومانە لە هەڵەبجەش لە دانیشتنی شورا باسمان کرد، وتمان ئێمە وەکو هێزێکە لە شاخ بووین کە زەحمەتمان کێشاوە مانوو بووین، ئەم هەرێمە بڵێن بەشێ بووین لە
پێکێنانی هەرێمەکە لە شەهید و خوێندان بۆ ئەو هەرێمە حقات ئێمە ناتوانین وەکو خۆمان تەسەڕوفی ئێمە یا ئاراستەی سیاسی ئێمە وەکو حیزبێکی تر بێ مەسەلەن کە دوای ڕاپەڕین دروست بووە لەبەرەوە ئێمە لە هەموو بە هەر کێشەیەک چارە نووساز کە دروستەکرێ بۆ هەرێم حەزەکەین ببین و حەزەکەین قسەی خۆشمانی تیا بکرێ و حەزەکەین حیزبەکانیش هەمویان بەیەکۆ دانیشن قسە بکەن لەسەر ئەو کێشانەکە هەیە سەکۆیەک هەیەکە هەمویان کۆکاتۆ ناکرێ ئاوا هەر کەسێ و بە ئارزوی خۆی قسە بکە و هەر کەسێ و بە ئارزوی خۆی بچێ بۆ بەغدا و چۆن شتی وابێ لە بیرمانە مەسەلەن ماوەی لەمەوبەر چۆن هەر حیزبێ چوو لە بەغایەوە من مەعاشەکەم هێناو ئەچوو لەگەڵ دادگای فیدراڵ مەسەن ڕسمیەکەرەوە من وام کردو ئەوەم کردو ئەوە خراپە ئەوە زۆر زۆر خراپە بۆ هەرێم و ئەو مؤسسەیشی کە ئەگەر هەبێ لە هەرێما زەعیفتریەکە و ناوماڵی کورتش پرزەترەکە و واکە کە لە بەغا زیاتر دەستێوەردان کا لە هەرێم باشە مەبەستی من لە کۆبوونەوەکە زیاتر ئەوەیە بۆچی نایەن لە کۆبوونەوە بەڕاشکاوی قسەی خۆیان بکەن بەڕاشکاوی گلەی و گازندەی خۆیان بکەن نەک بێن لە سوۆشیال میدیا لایڤ بکەنەوە یان گلەی و گازندەکانی خۆیان لە ڕێگەی سوۆشیال میدیا بکەن ئایا ئەوەی دەکرێت چارەسەرە بە سوۆشیال میدیا و بە لایڤی سوۆشیال میدیا چارەسەرە یان بێن لەسەر مێزێکی گفتوگۆ دابنیشن و بەیەکەوە ئەگەر گلەی یەکشمان هەبێ لەوێ ئاراستە یەکتری بکەین نەخێر خۆ هەموو کەسە زانێ دائیمەن چارەسەرەوەیە کە تۆ لەگەڵ یەک دانیشی و لەگەڵ یەک قسە بکەی و لەگەڵ یەک بە هەمومان و پرۆژەمان هەبێ کاتی خۆشی هاوارمان کردوتومانە کە باسی چاکسازیەکرێت فەرمو با بە هەمومان و یەک تێڕوانینمان هەبێ بۆ پرۆژەی چاکسازی لە هەرێمی کوردستان ناکرێ حیزبێ بەتەنیا یا حیزبێکی تر بڵێ من چاکسازیەکەم و ئەوی تر نایکە ئەبێ هەمووی بەیەکۆ بیکە لەبەرەوە پێکاتی هەرێم وایە یعنی لە ڕووی بڵین ئاراستەی سیاسیەوە کابێ هەمووی بەیەکۆ بێ ئەوە شتێکی خراپە کە ئەگەر هەر حیزبێ مەسەلەن بێوێ لە ئیعلام قسە بکە بەڵام دانیشتن نەکا شتێکی خراپە زۆر باشە ئەمڕۆ لە کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی پارتی لە خاڵی یەکەمە باس لەوە کە ئەڵێ ئاماژەی ئەرێنی لە حکوومەتی فیدرالی و تەنانەت با بڵێن محکەمەی فیدرالیشەوە هەیە ئەگەر زانیاریتان هەبێ باشە لەم هەفتەیە موچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دێت یان نا چکە بەڕێستان ڕابەری زوتنەوەی ئیسلامین و پەیوەندێکی باشتان لەگەڵ حیزبەکان هەیە زانیاریەکان ئەکید لەوانێ بگەن بە ئێوەش بەڵێ خۆی حقەت لە هەڵەبجەش باسمان کرد ئائێسا بڵێن عێراق و پێگەی سیاسی عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ئەقلیمی ضعیفە لەبەرەوە ناتوانێت ئەو شتانە ئابە و شێوازە پێڕاکێشێ و من پێم وایە ئەم فشارانی کە کران وا ئەکا لە بەغاکە بێتە خوارۆ لەو فشارانی کە کردوێتی و بوجەکەش بنێرێ ئایتر بە هەر ناوێ نێرێ زۆر جار بوجەکە کە ئەنێرێ ناوێکی لێنێ لەوانێن جارش ناوێکی لێ بنێ و بینێرێت باش بەڵام دەکرێت موچەخۆری قوربەسەر هەموو مانجێک دەستی لەسەر دڵی بێت و بڵێ ئەو مانگە ئایا بزانین تەیف سامی ئیمزاکە یان نا ئایا سوودانی ئەینێرێ یان نا ئەوە خۆی 100% دیارەکە مەسەلەکە سیاسیە خۆ چەند جار و تومانە باسمان کردووە ئەو فشارانەی کە ئەخرێتە سەر هەرێم زۆربەی زۆریان سیاسیە ئەجینا ئیداری نییە ئەگەر خۆ ئیداری بواە و هەمووی دڵنیا بواە کە ئیداریە لەوانەیە نەوعێکی تر قسەمان کردایە بەڵام سیاسیە ئەوانەی کە ئەو فشارانەی کە ئەخرێتە سەر هەرێم ئایا ئەخرێتە سەر هێزەکانی تر لە جنوبی عێراق و لە وەسەتی عێراق و لە شوێنەکانی تر ئایا ئاخرێتە مەسەلەن سەر حەشدی شعبی نەخێر ناکرێ لەبەر ئەوە دیارە یعنی شتەکان سیاسیە باشە و فشارەی ئەخرێتە سەر ئێرە ئەخرێتە سەر خۆیان بۆ نمونە بە هەموو گومرگەکان بڵێ بەڵێ داهات ئەبێ بێتەوە بۆ نمونە بزانێت چەند موچەخۆر هەیە تەنانەت دەڵێن ئەوان لە موچەخۆرێک لەوانەیە 7 بۆ 8 موچە وەربگرێت تەنانەت 10 موچە وەربگرێت زیاتریش بۆ خۆیان ئاساییە بەڵام بۆ ئێمە نا باشە بۆچی بۆ ئێمەوە ئەکەن و بۆ خۆشیان نا بەڵێ خۆی ئەو
كوتم سيستم يعني أو العراق نماوة أو وضعيك العراق هي بحقيقة بينو بروية أجنا فرمو لسرتاوة حتى توزي باشتر بو 15 سال لمو بيش 16 سال لمو بيش باشتر بو كوقت إدارة كان يعني حتى كتوزيع كردوه فرمو وزارتي بلين دفاعيا داوة بالسنة لولا وزارتي ناوخوان داوة بالشيعة دي فرمو جاران رئيسي أركان بوستێکی زۆر گرنگە لە وەزاردا بەدەست کردو بوو ئایسە نەماوە ئیسە داویانێتەوە بە عەرەبی شیعە ئێوە چۆنە بێ زۆر لەو پۆستە هەستیار و حەساسانە ئیسەن لە دەستی کوردیان سندووە و دەستی پێکاتەکانی تریشیان سندووە و بۆیە یعنی ئێمە پێمان وایە کە بە هیچ شێوەیەک ئەو قسانەکە ئەکرێ لە بەغا نە لە ڕووی قانونی و قانونیە و نە لە ڕووی ئیداریش و ئیداریەکی مەحزە بەڵکو تەنها فشاری سیاسیە بۆ سەر هەرێم ئەیانەوە هەرێم مەسەلەن لە کۆمەڵێ پرسی سیاسیە 100% وەکو ئەوان کۆپی ئەوان بێ وەکو ئەوان بیر بکاتەوە کە بیر ناکاتەوە فشاری لێکەن باشە گریمان ئەو بەڵام باجەکەیشی وەکو جەنابەت وتت کێ ئەیدا کاکۆڤان یعنی باجی ئەو هەموو ناڕەحەتیانە وەکوتمان خەڵکی فەقیر و هەژار و مامۆسای مەکتەب و مامۆسای زانکۆ و کارمەندی فەقیری تەندروستی و ئەوانە ئەیدا ئەوانە فەرمەوە تا ئەوە مانگانە چەنەها معاشیانە فەوتێ لەسەری مانگان نادرێ پێیان یعنی کێشەیەکی کۆمەڵایەتی زۆری دروست کردووە زۆر باشە ئێوەش لایانی قبول مەکەن مادام سیاسیە ئێوەی سیاسیش بە سیاسی وەڵامیان بدەنەوە هیچ حزبێ تەحەدا ئەەکەم سەیری ئەرشیف بکەن هیچ حزبێ وەکو ئێمە ڕاشکاوانە باسی ئەو مەوزوعانەی نەکردووە حتا نەک بە زمانی کوردی لەسەر شەرقیش ئێمە قسەمان کردووە و ئەوەی کەوتومانە حتا مزیعەکە عەجایبی لێهاوتی مامۆسامە یەکەم جارە ئاوا بە سەراحەت قسە بکرێ وتوانێ ماروین ئێمە شت ناشارین ئێمە دڵمان و زبانمان هەرێکێکە لەبەرەوە بەڕاستی ئەو سیستەمەکە لە بەغایە خراپە یعنی ئەوە نییە کە حتا ئەوە زەرەری کردو لی چەند جار وتمان فەرمەوە کۆمکاری عەرەبی کۆکاتۆ ئەگەر سیاسەتێکی تەندروستی هەبوایە ئەو هەموو ڕئیس دەوڵەتە ناهاتن 600 ملیارد دینار خەرجکەی بەڵام ئەوە بوو فەشەلی هێنا ناهاتن نەتیجەی ئەو سیاسەتە غەڵەتەیەتی ئەویش ئەو حتا سیستەمی ئەقلیمی و دەولیش لێی ڕازی نییە لەبەرەوە زانێ سیاسەتێکی خراپە باشە بەڵام ئەوان باوەڕ ناکەم گوێ لە کورد بگرن مامۆستا ئەخ زەرەرەکە چۆن نایگرێ ئەگەر ئیسا گوێ نەگرێت لە کورد ئەگەر کورد یەک مووقف بێ یەک هەڵوێست بێ و پەشیمانیش نەبێتەوە لەو هەڵوێستانەی کە وەریەگرێ دڵنیا بە هەموو ئەو شتانەی کە تۆ ئەڵێ هەموو جێبەجێەکە بەڵام ئەو ئەزانێت کە تۆ نقطە زوعف هەیە بۆیە ئاوا بەردەوامە بێت نقطە زوعفەکە ئەوەیە کە خۆمان یەکنین ئەوەیە ئارێکۆ بەجیاچین بۆ بەڵێ ئێمە یەقس بەڵێ ئەوە یەکێکە لە شتە زۆر خراپەکان هیچ نەتەوەیەک لە دنیا ئەم کارە ناکا هیچ نەتەوەیەک یعنی ئێمە بەڵێ ئیستا تا سەرێسقان بڵێن گلەیمان لەو دەسەڵاتی خۆمان هەیە هەموو کەس گلەیی هەیە هەموو کەس حتا لە ناو پارتیەکێتیشا گلەیی هەیە بەڵام ئایا ئەکرێت تۆ لەبەرەوەی کەوا گلەیت هەیە لەو دەسەڵاتە بەوەی پەنا بێتە بەر بەغا و بەغا بێنی ئاوا دەستی بکەیت تۆ لە هەرێما و عەزێتی خەڵکی فەقیری هەرێم بدا زۆر باشە سپاس بۆ بەڕێز عیرفان عەلی عەبدولعەزیز ئەگەر خۆ ئێمە بمان کردایە کا کۆڤەند بەڵێ فەرموو ئەگەر ئێمە بمان کردایە ئێمە لە پێش ڕاپەڕین لەگەڵ ئەوانەی کەیسە لە بەغا حکومەکەن هەر هەمویان دۆستمانن هەر لە مالیکی هەمویان دۆستمان بوون لە معارەزەی عێراقا بە یەکەوە بووین بەڵام قەت ئێمە نەچوینە شتانە بکەین قەت پەنامان بۆ بەغا نەبردووە حتا بینایەکی زۆر گەورەمان هەبوو لە بەغا لە هەر لەو پێناوە بیناکەیشمان ڕۆیشت جا هەتا سەرۆک بارزانیش باسی لەوە کرد ماوەیەک لەمەوبەر گوتی ئەوانەیە کە ئێستا لە حکمن لە کاتی ئۆپۆزیسیۆنە لەگەڵ یەک بووین و باشە بەڵام هەتا گوتی ئەبێ خۆیان
ئەمەیان قبول نەکرد باکە بەسەر کورد دێتن بەڵام ئەوون ئەیانکەن ئەیکەن بەڵێ جا ئەوەش یەکێکی تر لەو خاڵانە کا کۆڤەن کە ئێمەی کورد قەت تائیفی بیرمان نەکردوێتەوە من جارێکیان ئەو بە ڕێزمالیکیە خۆی پێیوتم وتی مامەسا عیرفان ئێمە زۆر مەمنونی پێشمەرگەکانی ئێوە بووین بزوتنەوەی ئیسلامی کە عائیلەی ئێمە حیزبی داعوە لێ قەوما پەنامان بە ئێوە ئەهێنا ئەتان بردین ڕزگارتانە کردین لە سنووری عێراق و ئەتان بردین بۆ شوێنی تر ئێمە ئاوا بووین قەت تائیفی بیرمان نەکردوێتەوە ئێمە بەڵام چی بکەی یعنی ئیسا ئەوان ئابە و شێوازە ڕەفتارەکەن لەگەڵ ئێمە زۆر سپاس بۆ بەڕێز عیرفان عەلی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوو زۆر سپاس مامۆستا